کۆمەڵێک کۆمەک و یارمەتیمان پێگەیشت لە ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانەوە. ئەو کۆمەکانە زۆر پێویستە بۆ ئەم کاتەی کە کەرکووک لە بوارێکی نالەبارە ئاژی لەژێر هەڕەشەی پەتای کۆڕۆنایە کە زۆر بەداخەوە بم چەند ڕۆژەی دوایی خەریکە تەشەنە بسەنێ. ئێمە بێگومان ئەمە سوودێکی باشی ئەبێت و بەکاری دێنین بۆ ئەوەی بۆکو خەتی بەرگری خۆمان بەهێز بکەین نەهێڵین لەوە زیاتر تەشەنە بسەنێت. ئەمڕۆ ئێمە وەکو ناوەندی ڕێکخراوە دیموکراتەکان بە هاوکاری سەرجەم ڕێکخراوەکانی خۆمان هەرسان بە دابشکردنی کەمامک و ڕێنمایی تەندروستی و دەستکێش بۆ هاوڵاتیانی شاری کەرکووک. ویسمان لێرە پەیامێک بڵێن کە ئێمە ئەمانەوێت تەندروستی هاوڵاتیان بپارێزین و هاوڵاتیان خۆیان بپارێزن لەم نەخۆشیە کە توش بووە بۆ ئەوەی خۆشەویستەکانمان لەدەست نەدەین.